ئێمە داوای ئاساییکردنەوەی پەرلەمان دەکەین. یعنی ئەگەر وام دەستەی سەرۆکایەتی بە سەرۆکایەتی دکتۆر یوسفیش گەڕایەوە پەرلەمانیش، پەرلەمان پێویستە ئاسایی ببێتەوانێ. ئاسایی بوونەوەی پەرلەمان واتە پەرلەمان بتوانێت وەکو پەرلەمانی دنیا، پەرلەمانی وڵاتانی تر دەوری خۆی ببینێ، بتوانێت یاسا دەربکە، بتوانێت ڕقابەی دەسەڵاتی جێبەجێکردن بکات. لە ئێستادا ئێمە کێشەی سەرۆکایەتی هەرێممان هەیە. ئەگەر پەرلەمان بشکەوێتەوە کار ناتوانێت یاسا دەربکات، چونکە بەڕێز بارزانی موساندەی قانونی نییە بۆمانەوەی لە پۆستەکە، بۆیە ئێمە نازانین یاسا بۆ چێ بنێرین. بۆی دەبێت پێویستە، یعنی ئەم ئەگەر شتێکی وا هەبێ پێویست دەکات کە ڕێکەوتنێکی لایەنەکان بکرێت لەسەر ئەوەی کە سەرۆکایەتی هەرێم چۆن چارەسەر بکرێت. اینجا پەرلەمان ئاسایی دەبێتەوە. جیهەتێکی تەشریعین یاسای سەرۆکایەتی هەرێم، مەنسەبی سەرۆکایەتی هەرێم بۆ ئەم بەڕێزەی ئێستا بەپێی یاسا کۆتایی هاتەوە. ئێمە واجبمانە دەستی بۆ بەرین، لەبەر ئەوەی کە ئەمە فەراغێکی یاساییە لە هەرێمی کوردستان.